چۆن کاتەکانمان دابەشکەین بۆ سەعیکردن؟ دەستت خۆش بێ. پرسیارێکی زۆر جوانە بەڕێزان. چۆن کاتەکانمان دابەش بکەین، یان ئەمە پرسیارێکە توانین بڵین پرسیاری زۆری لە دایک و باوکانیان زۆری لەو کەسانەیە. چەند شتێک. یەکەم، هەوڵ بدە لە شەو ڕۆژێکە 6 سعات بۆ 7 سعات ئەو پەڕی نەگاتە 8 سعات، یان نزیکی 8 سعاتێکت دانابێ بۆ خەوتن. دوو، هەوڵ بدە ڕۆژانە 4 سعات بۆ 5 سعاتت دانابێ بۆ قوتابخانە، مەسەن لە 7:30 تا 12:30 یان دوای نیمەڕوانیش بەسەنەگە دوای نیمەڕوان بی لە 12ەوە دابنێ تا سعات 5 کاتە ئەو 5 سعاتش دابنێ بۆ قوتابخانە. سێم، هەوڵ بدە 3 سعاتی دابنێ بۆ نان خواردنی نیمەڕۆ و بەیانی و نیمەڕۆ ئێوارە. ئەمەش خاڵێ. خاڵێکی تر، هەوڵ بدە باقی کاتەکەی تر هەموو سەری سعاتێک 5 دقە بۆ 10 دقە ئیستراحەت بکە. یاخود بۆ نمونە هەموو سعاتی سعات و نیەک بخوێنە 10 دقە چارەکی ئیستراحەت کە. بەم جۆرە کات تەوزیعکردنە ئەو وەختە تۆ چیت کردووە؟ زوڵمت لە خەو نەکردووە، زوڵمت لە مەکتەب نەکردووە، زوڵمت لە نان خواردن نەکردووە، زوڵمت لە ئیستراحەت نەکردووە و زوڵمیشت لە خوێندن نەکردووە. بەڵام ناکرێت تۆ زۆربەی کاتت دانابێ بۆ خەو، لەولاوە هیچ بۆ خوێندن نەماوە. نەخێر زۆربەی کاتت داناوە بۆ نان خواردن و میوە خواردن، لەولاوە زوڵمت لە خەوتن کردووە. یان نەخێر بەعەکسەوە تا سعات 3 و 4 نەخەوتووی، بەڵام بەیانی دی زوڵم لە مەکتەب دەکەیت، چونکە تۆ گەر لە تا سعات 3 و 2 3 شەو نەخەوتی بێتی، بەیانی دی چاوت قورس بووە، بێتاقەتی، ناڕەحەتی، کەواتە بزەبەت وەکو وەرزی یەکەم. مامەساڵێک کاکتۆر تەلەبەت بینیوەڵم بەڵێ بە درێژایی وەرزی یەکەم باوێشکی داوە. ئەڵێ من شتم شەرحەکرد ئەو باوێشکی ژمارد. بەس لەحن و ئاواز و دەمێ کردەوە کاکیلەی دیار بوو چی بوو لەبەرەوەی لێم پرسیوەڵە لە دایکیم پرسیوە لە خۆیم پرسیوە شەوان تا سعات 1 و 2 ناخوێ. کەواتە جەدوەلی کاتی خوێندنت، خەوتنت، نان خواردنت، ئیستراحەت بکارت هەمووی تەوزیع بکە. باقیەکەی تری بۆ نمەسەن بەیانیان سعات 5:30 و 6 گەر لە خەو هەڵسای تا 7:30 پێش مەکتەب ئەوە زۆر باش. مەسەن بۆ من ئەگەر لە ماڵ بووی لە 8:30 تا 11 ئەگەر بەیانیان نەبووی بۆ خوێندن زۆر باش. دوای نیمەڕوان لە سعات 2 تا سعات 4:30 بۆ خوێندن زۆر باش. شەوان دوای بە ئیستراحەتەکەیت و نانی مەغریب بەخۆیت و نوێژەکەیت و تەرتیبات لە 7 تا سعات 10 بۆ خوێندن زۆر باشە. کەواتە ئەم کاتان ئەگەر تەوزیع بکەی بەدڵنیایە دەتوانی سەرکەوتوی